ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش لە دیبێتێکی تایبەت لە کوردستان 24 باسی کەرتی پیشەسازی ناوخۆیی لە هەرێمی کوردستاندا دەکەین لە ماوەی ڕابردوو تاکو ئێستا ئەم کارتە چۆن توانیویەتی هاوکاری و پشتگیری حکوومەتی هەرێمی کوردستان بکات و چۆن توانیویەتی وەکو دەستی ناوخۆیی پەرە بەو کارتە بدرێت. دیارە لە ماوەی ڕابردوو کەرتی پیشەسازی توانیویەتی دەرگای کاریەکانی بە شێوەیەکی باش بکاتەوە و توانیویەتی دەستی کار بۆ کۆمەڵێک هاوڵاتی بەرەخسێنێ، بەڵام لە هەمان کاتدا ئەو گرفتو کەم و کوڕیانەی کە ئێستا لەگەڵ قەیرانی دارایی هاتوۆتە بەردەمیان چۆنە و چۆن بتواندرێت چارەسەر بکرێت. لە تەواوی هەرێمی کوردستان زیاتر لە 5,000 کارگا بوونی هەیە، بەڵام لەگەڵ هاتنی قەیرانی دارایی ئەو کارگانە بۆ نیوە دابەزیەوە بگراوانەشی تاکو ئێستا کار دەکەن نزیکەی 1500 تا 2000 کارگەیە. چۆن بتوانن لەم قەیرانە داراییە و کارگانە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بکەن و حکوومەتی هەرێمی کوردستاندا چی بۆ کەرتی پیشەسازی و کارگەکان بکات بەوەی بێنەوە سەر پێ و جارێکی دیکە بەرهەمی ناوخۆیان هەبێت. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە کۆمەڵێک بازرگان و هەروەها خاوەن کارگەمان لەم بەرنامەی بەشدار پێکرد و هەروەها بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی پیشەسازی و بازرگانیش ئامادەیە. سەرەتا محەممەد شەفیق وەکو خاوەنی کارگە، نەوشێروان کانەبی خاوەنی کارگە، هەروەها ڕێکان سەدرەدین خاوەنی کۆمپانیا، حەسیب ئەنوەر شێروانی خاوەنی کارگە و هەروەها سوار عەزیز بەڕێوەبەری گشتی پلاندانان لە وەزارەتی بازرگانی و پیشەسازی زۆر بەخێر بێن بۆ هیوایان کە بتوانین لە بنیانی بەرنامەکە تش بخەینە سەر ئەو خاڵە لاوازانەی کە کەرتی پیشەسازی هەیەی و ئەماژە بۆ بکەین کە چی بکرێت لە ماوەی داهاتوو بۆی بتوانین کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستاندا بەرەو پێشبوون بەخۆیە ببینێت. سەرەتا چمە لای محەممەد شەفیق وەکو خاوەنی کارگە، ئێوە ئەزموونتان لە دەرەوە بینیوە و کۆمەڵی وڵاتان بینیوە کە کەرتی پیشەسازی لە وڵاتانە چۆن بەڕێوە دەچێت و بەراورد لەگەڵ هەرێمی کوردستان چۆنە. ئێوە وەکو خاوەن کارگە تێبینیتان چێت لەسەر کەرتی پیشەسازی لە هەرێمی کوردستان ئەو کۆسپ و تەگەرانە چین؟ بەڵێ سپاس دەستخۆش بی لۆ بەرنامەکە. سەرەتا وەکو بەراوردی هەرێمی کوردستان بە بەراورد لەگە وڵاتانی پیشەسازی ناکرێت، زۆر لێک دوورن، یعنی لە دووریەوە هەتا برەی دوورن. یەک قەولی چینیەکان دەڵێ ئەگەر پیشەیت بزانی قەت نەبوونی نازانی، یعنی پیشە ئەوەندە گرنگە. ئەمەش وەکو هەرێمی کوردستان لە ڕووی پیشەسازیەوە بەڕاستی هەتا برەی لاوازین. هۆکار زۆرە، یعنی بەڵام ناتوانم، بەڵام دەمێ لەبەر کەمی بەرنامەکەی زیاتر دەمەوێت هۆکارەکان بڕک وا بکەم بڕک بە کورتی. یەک لە هۆکارە هەرە سەرچەکانیمە ئەمن وای دەبینم بە وەکو بێپلانی لە وەزارەتی بازرگانی و لە وەزارەتی کارەبا. بۆ نمونە وەزارەتی کارەبا ئێستا داواکاری داواکاری چ کارگەچی لێ بدەیت، کارگەی ئاسم بمۆڵەتی دەداتێ، بەڵام حسابی ئەوەی ناکە بەخۆی چەند مێگاوات کارەبای بەرهەمدێنی، ئایا دەتوانی چەند کارەبا چۆن جێبەجێ بکات، چۆن دابەشی بکات، بەش ناکە. وەکو ئەو کێشەی ئێستا تێداینا کارگە هەیە لە شەو ڕۆژێکدا 5 ساعت 6 ساعت ئەو پەڕی هەر ساعت کارەبای هەیە. ئەو یەکێکتان کارەبایە، کێشەی سەرەکی کارەبا و گومرگە. بەس دەمەوێت باسی کارەبایەکەی بکەم. کارەبایەکە زۆر کەمە، یعنی دەبێ حکوومەت پلانێبی ئەو بینات دەچتە ئاسمانێت 10 قاتە 20 قاتە، حسابی ئەوی ناکە چەند مێگاوات کارەبای دەوێت کارەبا پێدابین نابی مۆڵەتی نادەمێ و بینابا نەکرێ. ئەو کارەبایی دەسم لە کارگەکی پێ دادەمەزێنم، کارەبای کارگەیەکی پێدابین دەکەم لۆ ئەوەی چەندان هەژار و فەقیر لەوێ ئیشکەن. ئێستام یەک لەباری خۆم یعنی ئافرەتم هەیە بە 250,000 موچە ئیش دەکات و یعنی بە پێش دەژی، یعنی کێشەی نییە، کێشەی ژیانی نییە، ڕسکی ئەوەندەیە. بەڵامەگە بەو شوێ بڕە دەبێت ئەمە نەگە ئافرەتە دیانی ئافرەتێ بنێر بۆ ماڵەوە. بۆ نمونە کارگەکەم پێویستی بە 400 کارمەندیە. یەک کێشەم دەڵێم نەبوونی بێپلانی بەرنامەیی، یەک لە وەزارەتی بازرگانی پیشەسازی و کارەبای. یەک لەوانە بەراوردی خۆم بکەم لەگە ئێران کارەبای 5 بەرابەر لە من کەمترە، ئیمە 5-6 بەرابەری ئێرانەیە. دەتوانن بپرسن نمونەکی تورکیا بۆ دەینەوە کەمە بازەکەن دەڵێن تورکیا هەموو شت گرانە، لە تورکیا گرانیە. تورکیا کارەبای هەیە بە 5 سنتی دۆلاری 1 کیلۆوات، هەشتی بە 10 سنتی دۆلاری. بۆ نمونە شوێنێکی قەڵەباڵغی وەکو ئەستەمبۆڵ و ئەو وڵاتانە 10 سنتی دۆلاری کارەبای لێوەردەگری، بەڵام شوێنێک دوورە گوندەکە 5 سنتی لێوەردەگری. بەڵام ئێرە هەمووی باشمان دەگەڕێم وڵات باسی زیاتر لەسەر شەشانە دەکەین. کاک نەشێوان، ینی پێ دوایە ینی کارگەکان تەنها کێشەی کارەبان هەیە، یاخۆ دەگەر ئێوە دەتانزانین لە ماوەی ڕابردوو کێشەی کارەبا هەیە بۆ ینی خۆتان ئامادە نەکرد بۆی جێگرەوەی کارەبا بدۆزن بۆ مۆلیدەدا بنێن؟ بەتاکید مۆلیدەمان هەیە کاکێمان، بەس مۆلیدە چارەسەر نییە، یعنی مۆلیدە شتێکی کاتیە. ئەنی پێ دوایە ئەو دواکەوتنەی کەرتی پیشەسازی بە تایبەتی لە کارەکان بوونی کارەبا بووەتەنە بەشێکە لە کارەبا زۆر ینی تاسیرەکە.
کارەبا و گومرگەوەی کە محمد باسێکە زۆر تاوە و شارەوانیش پێت وایە کە ئەوە چارەسەری هەیە بەڵام حکوومەت یاریمی چارەسەری زۆر ئاسانە ئەگە ویستە بێ چارەسەر هەیە چارەسەر هەیە یعنی کارەبا دەتوانێت کە کاک محمد باسی کرد دەتوانێت کارەبا بەو شوێنانە کە بە پێی پیلان بیدا هیچ پیلانێک نییە بۆ دابشکردنی کارەبا ئێستا من وەکو کارگەی خۆم بەیانیان سعات حەوت مۆلیدە پێ دەکەین هەتا 4:30 ئێوارە 5 ئێوارە 5 ئێوارە کارەبام دێتەوە ئیتر من چی ئیسپاد لەو ئێوە زانن کە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو لە ئێستاشدا کێشەی کارەبای هەیە هەتا هاوڵاتیانی ئێستا بەدەست کەمی کارەباییەوە دەناڵێنن بەڵێ ئەنی هەبوونی ئەو کارگانەش کە وەکو باسم کرد لە سەرەتاوە زیاتر لە 5,000 کارگە هەیە لە هەرێمی کوردستان بەڵێ ئەنی ئێوە چۆن ڕێگە چارەتان هەیە وەکو کارگەکان والله چارەسەر ئەوە لای حکوومەتە لای ئێمە نییە دەبێت ئەو چارەسەرمان بۆ دابنێ لەک ئێمە چارەسەر ینی ئەو دەبێت بەس ئێمە دەبێت کارەبامان پێ بدە کە کارگەی مۆڵەت ماوەگرێت دەبێت کارەبامان پێ بدە ئەنی پێ وایە ئەو کارگانێک ئێستا داخراون دەرگەکانیان داخستوانی هەمووی بەهۆی کارەباوە بووە بەشێکە کارەبا بەشێکە لەوە کە داخستووە بەشی تریش ئەسبابی تریش هەیە يعني نبوني بلاني حكومات مثلا بعرف بيان الدعمي صناعي نية يعني قمرقة كان بيت وحكومة باز زيادة بخاطر سر قمر لا مرزكان أو وقتي كاركان زيادة إيش كان کاگڕێ کان ینی تۆ وەکو بازرگانێکیش کە ئەزمموی دەروی وڵاتت بینیوە وەکو بازرگانێک کات و چۆ دەکەیانی بەرهەمی ناوخۆی ئەسا بینین کۆمپانیا بیانیەکان لێرە ڕۆڵێکی باشیان هەیە ینی لە چاو بەرەمێنرە ناوخۆیەکان ینی چۆن بەرهەمی ناوخۆی لێرە بەراورد دەکرد لەگەڵ وڵاتانی دەرەوە پێشەشی دەستخۆشی بەرنامەکەتانێ دەکەم بەخوای بۆنسبەت بەرهەمی ناوخۆ ئێمە لە وڵاتێک دەژین بەڕاستی دەتانم بڵێم سەتان نوهەتی کاڵاکانمان و ئەوانی کە لە بازاردا هەیە هەمووی لە دەرەوە دێتەناوە ینی شتێکی نوێمان لە ناو خۆمان دروست نەکردەوە واقع ئەوە چەند ساڵێکە دەستمان پێ کردووە و حکوومەت ڕێپێداوە کە شەریکات و معامل و بەرهەمی ناوخۆ دروست بکرێ و معاملەکان بێنە ناو خۆن دەست بە ئیش بکەن و کارە بکرێت بەس ئەوەش کە دەست پێشخەری کرا و دەستکرا دەستخۆشییان لێ دەکەین بەس دەبی ئاسانکاریان بۆ بکرێ واقع ئەنی ئەوانەی کە دێن ینی خەدەمات ئەوەل شت کەمترین شت ئەگەر کارگەیەک دامەزرێنی تۆ ینی دەبی لە ئەرزی ڕابگرە لە کارەبای ڕابگرە ئەوە شتێکی سەرەتاییە کە دەبی جێبەجێ بکرێ بۆ ئەوانی کە بە تەمام بەرهێنان بکەن واقع دووەم شتیش ئەو ماوادانەی کە لە مەسەرەن باوادە ئەوەلیەکان کە چۆن بەدەستیان دەگا باشە ینی وەکو بازرگانە ینی چۆن وڵاتانی دەرەوە بەرهەمی ناوخۆی خۆیان دەپارێزن بەرهەمی ناوخۆی خۆیان بە گومرک بە گومرک دەتوانانی تۆ ئەتیفاز بێ بکەیت بە بەرهەمی ناوخۆ باج و گومرک باج و گومرک بەڵێ باج و گومرک چیە مەسەرەن ئەو کاڵایی کە لە ناوخۆ بەرهەم دێت با لە خاڵە سنوورەکان بە گومرجی لەسەر زیادکەن کێشەمانی ئێمەش لەگەر ئەو هەڵوەستین دەستخۆشییان لێ دەکەین بەس کە بابەر کە بەرهەمەگ نییە لە ناوەخۆ دروست ناکری و معامل و شتمان نیە مەزبووین لە دەرەوە بهێنین ئەوە دەبی گومرگەکەی کەم بکەنەوە بەس هەتا ئێستا ئەو شتە جێبەجێ نەکرایە بەڕاستی هەتا ئەوانەی کە ئێستا ئەو کارگانێکە لە کوردستان ئیش بێ دەکەن بەرامەکانیان ئەگە بیانێ بۆ دەرەوەی وڵات بنێرن دیسان باجیان لێ وەردەگرن و گومرجیان دەکەنەوە حکومەت ینی لەوەش دامیان ناکە لە وڵاتەکانی دراوسێمان ئێوە دەتانەوێت کە سیستەمێکدا بڕێژرێت لە هەرێمی کوردستان وەکو کۆمپانیەکانی دەرەوە وەکو کارەکانی دەرەوە مامەڵەتان لەگەڵ بکرێت لە پێدانی لە وەرگرتنی باج لە گومەرێک لە هەموو شێوازەکان بەڵام حکوومەت یاریمی کوردستان ئەمە ڕابردوو کار ئاسانێکی زۆری بۆ کارگەکان کرد بە تایبەتی لە کەتی پیشەسازی کاراسانی کارەبا لە وەرگرتنی باج دەرفەتێکی زۆر باشی پێدان نا هەمووی زیاد کردووە ئێستاوە و جەماعەت لەم باش ئێستا لە ڕابردوو بەڵێ ڕابردووە بوو ئەرزەکانیان وەرگرت و دەستیان بەکار کرد بەس خەدەماتی تریان نییە کارەبا زیاد بووە کرێوباری ساتحیان لەسەر زیاد کردیان وەکو گومرگەکە گومرگەش کێشەشی زۆر لەسەریە زۆر سپاس کاک حەسیب ینی ئەگەر بۆ بەرهێنەرێک یاخۆت بازرگانێک بیەوە لێرە کارگەیەک دروست بکات کارگەیەک دابمەزرێنێت کێشەی هەرە گەورەی چییە؟ ئەین تەنیا کارەبا یاخود کێشەی دیکەشی هەیە ئەگەر تەنیا کارەبا بێ حکوومەت یاریمی کوردستان کەم تەرخەم بۆ لەو حاڵەتە؟ زۆر سپاس دەکەم نەوەڵا برێم کێشەی سەرەکی وەبەرهێنان لە هەولێ لە کوردستان کە پیشەسازی کرد لە کەرتی پیشەسازیدا یعنی حکوومەت یعنی پارێزگاری لە کەرتی پیشەسازی ناکە یعنی تو دەبی پارێزگاری لە کەرتی پیشەسازی ناوخۆت بکەیت ئەگە بتەوێت تو سیستەمێکی سەرکەوتوو لە کەرتی پیشەسازی دەبی پارێزگاری لە کەرتی پیشەسازی بکەیت کەرتی پیشەسازی لێرە لە کوردستان بە هیچ نەوە پاڵپشتی ناکرێ و پارێزگاریشی لێ ناکرێ تو هەر بەرهەمێکی ناوخۆی ئێمە ناتوانین کارگەی چەند گەورە لێرەدا بنین لەمە گەورەتر هەیە لە دەرەوە
تو هەرچەند چاکتر دابنێ ی چاکتر هەیە لە دەرەوە تو ئێمە ناتوانین ئەمە مقارنە بکەین بە دەرەوە ئێمە بتوانین منافەسەی دەرەوە بکەین دەبێت حکوومەت پارێزگاری لەمە بکات چۆن پارێزگاریم لێ دەکات دەبێت سەیتەرات لە سەیتەرات و لە خاڵی پشکنین و لە خاڵی گومرجەکان یعنی نیە ئەو بەرهەمانەی کە ئێمە لێرە دروستی دەکەین بازیان زیاتر لەسەر دابنێلوی پارێز دەبێتە پاڵپشتێک بۆ ئێمە پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ دەکرێت ئەو کاتی ئەگەر حکوومەت هەرێمی کوردستان باج لەسەر کاڵاکانتان دانا ئێوەش حتمما کاڵاکە لە بازاردا بەنرخێکی گرانتر تو بە ئەوە تێگەیشت یعنی قەزم ئەو کاڵەیە کە ئەمە لێرە دروستی دەکەین ئی دەرەوە نێتەداوە ئی دەرەوە نێ ئەو کارگەیە مەسەلەن بەشمان دەکات بەڵێ بەش دەکات بەرهەمی ناوخۆی ئەو کارگانەی کە ئێستا پیشەسازی ئەوەی هەیە کە ئەمە لێرە دروستیەکەین هەموو بەشی ناوخۆ دەکات نەک بەشی ناوخۆ ئێمە بای عێراق تۆ کارگەی ڕستن و چنینت نییە کارگەی جگەرت نییە کارگەی زۆر لە کارگە برێن ئێستا کاگێ ئەوە من تیشکم نەخستە سەر ئەوەی من دەرێم ئەو کارگانەی کە هەن من نارێم قوماش باجی بکە سەرێ من دەرێم ئەو کارگەی کە هەیتمان ئێمە لێرە ئەو کارگانەی کە هەیتمان ئەو پیشەسازیانەی کە ئەمانە لێرە باجی بخەسەر ئەو کاڵەیە نیە بەس من دەرێم کارگەی قوماشمان نییە لە هەولێر کارگەی ڕستن و چنینمان نییە ئەوەی لە دەوە دەتوانی بیکەی بەیەک بە خەڵکی استفادەی لێ بکە خەڵکی یعنی بۆی هەرزان بێ من ناڵێم بەس ئەتوو شتێکمان هەیە ئێمە شتی خۆمان بە ئەتوو دەوی پارێزگاری لە کاڵای ناوخۆ بکەیت نمونەیەکت بۆ دێنەوە بتەوێت ئێستا کەم مەسەلەم لە بواری خۆم قسە دەکەم ئێکە ئێستا بتەوێت بەتانیەک ببەی بۆ ئێران ینی بەتانیەکە بە $10 بێ $10 گومرگ دەکات ئێران لەبەرچی پارێزگاری لە کەرتی ناوخۆ دەکات لە پیشەسازی ناوخۆ دەکات زۆر سپاس ئێمە ئەو سیستەمەمان لێرە نییە کاک سوار عەزیز ینی ئێوە وەکو وەزارەتی پیشەسازی و بازرگانی وەکو حکوومەت با بڵێن ئەوانە باسی کۆمەڵێک کێشیان کە یەک لەوانە پاراستنی بەرهەمی ناوخۆی ئێوە مەبەستان ئەوەیە کە تەنیا گومرگەکە وەربگرن بەڵام مافیا نەپارێزن بەرهەمەکە نەپارێزن سپاس بە بەڕێستان من لە ڕاستیدا ئەمەوێ باسی ئەوە بکەم کە وەزارەتی بازرگانی و پیشەسازی پلانێکی 8 ساڵی داڕشتە بوو لە 2012 بۆ 2020 دەستنیشانی ئەو بڵێن کەم و کوڕیانەی کردووە کە پێویستە چارەسەر بکرێ بۆ ئەوەی کەرتی پیشەسازی بەرەو پێشەوە بڕوە ئێمە ئەگەر بینە سەر ئەوەی کەوا ئەبێت چۆنێتی ئەو مەسارە سەحەچیەکەوە ئەبێ پێویستە پیاە بڕۆین ئەبێ بگەڕێنەوە لە سەحیحەوە دەست پێ بکەین کام نقطەیەکەوە ڕاستە لەوێەوە دەست پێ بکەین ئێمە کە حکوومەتی هەرێم سیاسەتی ئابووری گۆڕی لە ئابووری گشتیەوە بۆ ئابووری کەرتی تایبەت یا ئابووری ئازاد بەڕاستی فەراغێک دروست بوو لە بڵێن ژینگەی یاسایی نەبوو بۆ ئەو تەحەولە ئەو گۆڕانکاریە کە ڕوویدا ئێمە لە پلانی استراتیژی وەزارەتمانە کە یەکێ لە خاڵەگرنگەکان ئەوەمان نووسیوە کەوا ژینگەیەکی یاسایی دروست بکرێت بۆ کەرتی پیشەسازی کۆمەڵی یاسا هەیە ئێستا تا ئێستا ئێمە بە یاسای 25 ساڵی 1991 بەغدا مۆڵەت ئەدەین بە کارگەکان کە چەند جار نووسراومان کردووە هیچ نەبێ بەغدا بە یاسای 1998 کارەکات کە دوو خاڵی گرنگی تایە کە وەکو ئەو برادرانە ئیشارەتیان پێ کرد کەوا 10 ساڵ لە باج نەکرێت ئەبەخشرێت و 5 ساڵیش لە ڕسوماتی گومرکی ئەبەخشرێت ئەمە بە نووسراوی ڕسمی بەرزمان کردوتەوە کە کار بۆ یاساوەکە بۆ پەرلەمان بەرز کراوەتەوە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی بەرزمان کردوتەوە و تەواو بۆ یاساکە بۆ پەرلەمان ئەگەر من بڵێم گرفتی سەرەکیمان چییە یاسایە بەڵێ نەبوونی ژینگەی ئێستا ئێوە هەوڵتان نەداوە هەوڵانداوە یاساکانمان هەمووی نردووە بۆ پەرلەمان بەڵام خۆت ئەو بارودۆخ و وەزعازانی کە نابێ بچینە تەفاسیلیوە یاساکانمان بۆ وەڵام نەدراوەتەوە کە جێبەجێ بکرێ مەسەڵەن یاسای پاراستنی بەکاربەر ئەوە پەرلەمانیش موافقەی لەسەری کردووە بەڵام دەستگای ئەوێت ئەو دەستگایە بەهۆی ئەم قەیرانی داراییەوە مەسەڵەن تا ئێستا جێبەجێ نەکرا ئێستا حکوومەت دەیەوێتن لە مەودووە داهاتەکانی سەرچاوەکانی داهاتی هەمەجۆر بکەوە زۆر جاری جەخت لەسەر کەرتی پیشەسازی دەکاتەوە ینی ئێوە دەبێت چاوەڕێ ئەو کێشەیە بکەن ئەگەر من خاڵەکان تەواو بکەم چونکە ئەو پرسیاری ئەو برادرانە هەموو جواب ئەوە خاڵی یەکەم ئەو ژینگە یاسایی ئیشمان کردووە یاساکان ئامادە کراوە مسۆدەکانی زۆربەی زۆری یاساکان ئامادە کراوە تەمان بە مادووبوونێکی زۆر و بە کتابی ڕسمی نێراوە بۆ پەرلەمان بۆ ئەوەی موافقەی لەسەر بکەن و بڕاتە بواری جێبەجێکردن هەر لە هەرێمی کوردستانە
بەڕاستی سەرجەم و بەرهێنەران کاتێ یاسای وەبەرهێنان داڕێژدا ساڵی 2006 یاسای ژمارە 4 زۆریە لەو بەرهێنان ڕویان کردە کەرتی نیشتەجێبوون کەرتی پیشەسازیان بەجێهێشت ڕاست کە ئەو کەرتی نیشتەجێبوونە چی بوو وەکو بڵێن لە مەتەقەی خۆمانە خەڵک بە دوای شتێک ئاگەڕێت کە قازانجی سەریعی هەبێت و زوو پارەکەشی سەرمایەکەشی بۆ بگەڕێتەوە بیریان لە پرۆژەی سناعی نەکردەوە. خەڵی دووهەم کە چارەسەری کێشەی کەرتی پیشەسازیەکە بەڕاستی سیاسەتی یەک پەنجەرەیی یعنی نافیزە واحیدە. بەڕاستی من لێرەوە ئەڵێم دەسەڵاتەکانی وەزارەتی بازرگانی هەندێکی لە لای سامانە سروشتەکانە، هەندێکی لە لای وەزارەتی داراییە، هەندێکی لە لای وەزارەتی پلاندانانە پێویستە هەموو ئەو دەسەڵاتانە بگەڕێتەوە لە یەک شوێنەوە لە یەک سەرچاوەوە بڕیاری لەسەر بدرێت. بۆ نمونە چارەسەری کێشەی کەرتی پیشەسازی بریتە لە دروستکردنی ناوچەی پیشەسازی. ئەوە خاڵێکی زۆر زۆر گرنگە. ئێمە لە 2010 چوار ناوچەی پیشەسازیمان داخل کردووە بۆ هەرێمی کوردستان یەک بۆ گەرمیان کاک سوار زۆر دەگەڕێم وڵات ئەگەڕێم وڵات کاک محەممەد ینی یەکەم هەنگاو کە ئێوە بتانەوێت ئەو چێشانە چارەسەر بکرێت ئەبێ حکوومەت یاریمی کوردستان چۆن پێشوازی لە ڕێگە چارەسەریەکانی ئێوە بکە نیکەتە لەمای ڕابردوو باسی کارەباتان کرد بەڵام وەکو ئەوەی باز دەکرێت کە زیاتر لە نیوەی کارگەکان داخراون ئایا تەنیا ئەمە کێشەی کارەبا بوو؟ بەڵێ نەخێر بە تەنیا کارەبا نییە. کارەبا یەک لە کێشە هەرە سەرچەکانە چونکە تۆگە کارەبات گران بوو دەستی کارت گران بوو گومرگت زۆر بوو بازت زۆر بوو ناتوانانی ئەوڕۆ نافەسی وڵاتێک وڵاتی دوم بە چ دەکا ئەبە شتانە دەکە ئەو جیاوازیانە ئەمە ژەوڕ ئێستا تەماشادەکی یەک لە شەکان کارە بە ئێستا مەثەڵەن حکوومەت ێرەم زۆر جا دەڵێن ئەمە کارەبای بە کەمتر دەدەینەوە کەرتی تایبەت دەدەینەوە کەمتر باشە تورکیا بە 5 سنتی دەفرۆشێت تا 10 سنتی ئاخر کەمترەکەی لە چدایە کێشەکەیمە ئەوەیە ئەو کارەبای دەماندرێت تێک گرانە و کەمیشە ئەوەیە هەم کەمە هەم گرانیشە سعرەکەی ئەوە یەکیان دووەمیان ئەوەیە کە هەمیشە نیتت کارە بە ناتوانێت و منافەسەی دەورە پشتی خۆمان بکەین ببوورە یعنی دەربارەی ئەوەی مادی پاکەرەوەی خۆمان مادی پاکەرەوە بۆ نمونەگەر ئەمە لە هەرێمی کوردستان بەرهەمی بێنی دەتوانین بینێرینە دەرەوەش دەبەر ئەوەی کارگە و کارخانەی بابەتی پاکەرەوە لە هەرێمی کوردستاندا زۆر زۆر هەیە ئەمە بەچ ناتوانێت منافەسی تورکیا بکەیت تورکیا 110 دەداتەوە شەریکاتی خوان کە موادی تەزرەی هەر وڵاتە چی بکەن هەرێمی کوردستان بێ هەر وڵاتێک بێ ئێمە هیچ نادرێت ئێمە گومرگەکان کاک سواری ئەوانە باسی کێشەی کارەبا دەکەن کارەبا دەتوانن چارەسەر بکرێت مەشخۆ یاسایی ناوێ ئێمە کێشەی کارەبا من پێم وتم ئەبێ لە یەک پەنجەرەیەوە بێت یعنی کاتێ بڕیاری زیادکردنی بڕی کارەبادرێ ئەبێ وەزارەتی بازرگانی قسەی کۆتایی لە لای ئەو بێت بڵێ ئەوە چەند زەرریە چەند کێشە دروستەکە ئێمە بە نووسراوی ڕسمی لە لامانە کە ئاگداری وەزارەتی کارەبامان کردو کە نابێت ساری کارەبا زیاد کرێت لەسەر کەرتی پیشەسازی بەڵام ئەوان هەر فەرمانەکەیان ئێوە لە ماوەی ڕابردووە چەند ساڵی ڕابردن هەبە نووسراو کارتان کردوانی بۆ پەناتانە دانیشتیشمان لەگەڵانە کردووە ئەو سەرۆکی لیژنەیە من خۆم ڕۆیشتم لەگەڵە دانیشتم قسەی وەزیری جەنابی وەزیرم پێگەیاندووە کەوا لەم بارودۆخە گرانکردنی ساری کارەبا لەسەر کەرتی پیشەسازی زەرێکی زۆر گەورادا و نووسراومان کردو بۆ وەزارەتی شارەوانی زیادکردنی ساری زەوی کە لە 150 دینارەوە بۆ 2500 دینار کێشەیەکی گەورە بۆ کەرتی پیشەسازی دروستەکە ئەمانە هەمووی ئێستا لە ئەنجومەنە کاک سوار ئەمە کێشەی زۆربەی زۆر کێشەی گشتی کارگەکان و پیشەسازیانی کەرتی کارەبا کە باسی دەوە دەکرێت ینی ئێوە لە ماوەی ڕابردووە ئێستا ژانی کە ئێستا حکوومەت یاریمی کوردستان باسیەوە دەکات کە ئێمە دەبێت لەمە دووە پشت بە کەرتی پیشەسازی و کشتتوکاڵ بەسییان ئەگەر ئەوە بێتن ئەمە ناتوانین پلانەکە جێبەجێ بکرێن حکوومەت یاریمی کوردستان ناتوانێت ئێوە ڕۆڵتانیتی ئێستا کە ئێستا هەرێمی کوردستان تووشی خەیران بووە دەوێت سەرچاوی داهاتی هەمە جۆر بکە ینی بەو شێوەیە دەیەوێت ئێمە دەسەڵاتمان هەر ئەوەندەیە نووسرا بۆ ئەنجومەنی وەزیرانەکەین کە سەروی وەزارەتی کارەبایە و سەروی وەزارەتی شارەوانیە داوا چێ بەرپرسیارە لەو حاڵەتە وڵا ئەبێ ئەنجومەنی وەزیران پیاچوونەوە بە بڕیارەکان بکە چونکە وەزارەتی کارەبا کە بڕیارەکەی داوە ئەبێ ئەنجومەنی وەزیران چونکە ئێمە دەسەڵاتمان ئێمە هاوشانی وەزارەتی ناتوانین ینی بەسەریانە فەرمان دەربکەین هەر ئەبێ ئەنجومەنی وەزیران ئێمە گرفتەکانمان گەیاندووە چونکە ئێمە نزیکین لە کەرتی پیشەسازی ئەزانین کێشەکانیان چییە لەو ڕوانگەەوە بەرزمان کردوتەوە بووە کاک نیشتوان بەرهەمی ناوخۆی لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدا و ئایا ئێمە دەتوانین ئەگەر ئەو شێشانە چارەسەر بکرێ بەرهەمی ناوخۆی پڕ بکەین و
هەناردەشی بکەیت بەڵ ئەگەڵ کێشان چارەسەر بکرێ بعد دابدرێت لەسەر ئەو ماوەدانەی کە هی کارگەی دروستەکەی لە دەوڵەتەکان دەتوانین باش ئێستا زۆربەی زۆری کارگەکان دەرگەکانیان داخستوین چۆن دەتوانین نەبوونی پیلانی حکوومەتە نەبوونی پیلان ئەم قەیرانە ڕۆلی هەبوو بەڵێ ڕۆری هەبوو بەڵام ئێوە کارگەن ڕێی لێ بگیرێ قەیرانەکە ئێستا هەرێمی کوردستان یعنی بۆ نمونە موچەی فەرمانبەران بەڵام ئێوە کارگەن ئەبێ ڕەچاوی ئەو داهاتووی خۆتان بکەن کە دەرگەکان بکەنەوە و زیاتر هەوڵی پێشخستنی کارگەکانی خۆتان بدەن حاڵەتە کاکێ من ئێمە گەورەترین مشکلەمان ئەوەیە ینی هیچ زیەتێک نییە قسەمان لێ وەربگرێ یعنی ئێستا من لە 2010 مۆڵەتم وەرگتو لە پیشەسازی مۆڵەتی کارگەی بەهاراتی ئالین لە 2015 زەویم بە تەرخان کراوە لە 2015 و 2015 لەوەی ئەو زەوی بۆم تەرخان کراوە 5 ساڵی کەش خەدەماتی بۆ نەچێت دەی من چی ئیسپادەم کرد لەو حاڵەتە خزمەت گوزاری بەگشتی بۆ کارگەکان هیچ ینی پشتگیریەک نییە لە ڕووی حکومەتەوە بۆ بگرێ ڕێمان لێگرن لە پیشەسازی دەستیان خۆش بێ ینی هەر شتێکمان بێ ئەیکەن بەس لە شارەوانی لە کارەبا لە گۆمرێک بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە یعنی چۆن بڵێ ڕکابەتیمان نەکەن بەڵێ بەرهەمی بوردە دەگەڕێمە وڵات کوالەتی بەرهەمی ناوخۆیی بەبراو لەگەڵ کوالەتی بەرهەمی دەرەوە جیاوازیان چۆنە ئایا خەڵک ئێستا زیاتر پەنا بۆ بەرهەمی دەرەچی دەبا ئایا کوالەتی بەرهەمی ناوخۆیمان لاوازە علاقی بۆ نییە بەرهەمی ناوخۆمان لاواز نییە بەرهەمی ناوخۆمان بەڵکو باشە دەتوانانی تۆ بەهر شێوەیەک هەر بابەتەبییت خۆ بۆ دروستیکەی لە دەست خۆتە معاملەکە لە دەست خۆتە بەسکە نەبوو مەزبیری تو لە وڵاتی باسی کە ناپارێزرێ لەلایەن ناپارێزرێ نەخێر ناپازرێ بەڕاستی دەبی حکوومەت سیستەم و بەرنمەیەکی دانی لە بۆ وڵاتەکەی خۆی کە ئێستا بەتەمان ئەلانی دەوڵەت دەکەین با کامل پشت بە نەفت ناتوانانی ببەستی نەفت بەشێکە حکوومەت واریداتەکەی وەردەگری و تەوزش ئیسەر مۆزەفەکان و معاشوەرەکانی خۆی دەکا بەس کەرتی تایبەت بازارێکی سربەخۆیە باشە تۆوەکو بازرگانێک پێشنیازێکت ینی زیان بە هیچ لایەنێک نەگات لە بازرگانە لە خەڵک نە حکوومەت جان بەڵکو استفادی ملەتیشە کە ینی ئێستا بێکاری ئەسڵەن ئەگەر پشت پێ بێکاری نامینە لە وڵاتەکەمانەوە خاڵە سنوورەکان ینی ئێوە ئامادەن کار بکەن بەڵام دەبێت لایەنێکی پەیوەندیداری وەکو حکوومەت پاڵپشت و پیژری بەرنامەمان لۆداڕێژی پلانی هەبی تەمان لە وەکو مەسەرە وڵاتە دراوسەکان بەچ پێشکەوتون بەبەر بە کارگە و بە کارگانەیان پێشکەوتون وەکو وڵاتی سین تێمە بەشێکی بچوچین لە چاوە و بەس سیستەم و بەرنمەیان هەیە ینی هەر کاڵایەکە دەینێرنە دەرەوە حکوومەت بازیان دەداتەوە زەریبیان لە سەکەم دەکات نسبیان دەداتێت پاڵپشتێکی بەقوتە لە بۆ تازیرەکان و بەرنمەکانی ناوخۆیان تا هەناردی دەرێ بکەن یعنی بەرنمەچیان هەیە قیمەتی وڵاتەکەی هەستایە سیاستێکی بەکارهینایە قیمەتی پارەکەی خۆی کە پێی دەرێن ڕەمەمبی کەمی کردەوە بە مقابل دۆلار هەتا هیچ تازیرێک هیچ وڵاتێک نتوانێت منافەسی بکات ئللا بێ کەمترین بە کەمترین سعر بێ لە وڵاتەکەی کاڵاکانی بکڕی ئەوە سیاستێکی ترە حکوومەت کە جێبەجێ کردبوو لە وڵاتی سین لە تورکیا هەروەتر لە ئێران هەروەتر ئەین دەبی حکوومەت بەڕاستی پێداچوونەوەشی لەسەر مۆزوعی بکە هەڵوێستەرشی باشی لەسەر بکە و بەرنامی بۆ داڕێژ ینی خەدەماتەکان ئەبسەڵ شت خەدەماتی بەڕاستی لە بۆ کارگەکان کاک حەسیب ئەگەر ئێوە بەرهەمێک هەناردەی وڵاتانی وەکو ئێران و تورکیا بکەن ئەوان باج و گومرگتان لەسەر دادنەن یاخود بەسەر ڕێژەیەکە ئێوە تا چەند ئەوە قوبول دەکەن کە باج گومرگێکی زۆرتان لەسەر دابدرێت ئێمە ناتوانین تەداخلی بە گومرگیوان بکەین بەس مەسەرەن لێرە کە ئێمە بەرهەمی هاوردە دەکەین حکوومەتی خۆمان سەتایەک گومرگمان لێ وەرەگری سەتایەک لە کاڵەکانی کە ئێمە هاوردەی دەرەوە دەکەین سەتایەک گومرگمان لێ وەرەگری لە دەوڵەتان دەیدەنەوە پارە دەدەنەوە ئەنی ئەسا مەسەرن کاڵای من سەتاهەر تا سەتادا ئەگەر لە یان کارگەکەی من ئەگەر لە وڵاتێک وەشی دوبای باە سەتادەم دەوەرەگرتووە لە وڵاتێک وەشی تورکیا باە لە هەر کۆنتێنەرێکی ئەگەر بای دوو دەفتەر باە 20 وەرەقم لە حکوومەت وەرەگرتەوە بەس لێرە ئێمە دەبێت سەتایەکیش بدەین بە حکوومەت ینی پارە بدەین حکوومەت پارەمان لۆ ناگەڕێنەوە بەزەمە دیسان قوبوڵمانە باشە دەبێەوە پرسیارە بکەم ینی هاوردەکردنی کاڵا لە دەرەوەی وڵات وڵاتێکی وەکو چین ئایا هاوڵاتیان زۆربەی زۆری گرەیەوە دەکەن کە کاڵاکان زۆر لاوازن بازرگانەکان بە شێوەیەک لە شێوەکان مامەڵە دەکەن کە بە کەمترین نرخ کاڵا بهێن لە ناو هەرێمی کوردستان
ئەنی وەکو بڵێن ئەسلی و عادی هەیە لە هەرێمی بەو شێوەیە. کاگەوە بەخۆی بابەتەکان زۆرن یعنی تو بەخۆی ئێستا کوالێت کۆنتترۆلەیە ئەستا مەگەلەی زۆرمان لە کوالێت کۆنتترۆلە مەسەی لە بۆ بابەتەکان هاوڵاتی زۆریان لە بازرگانەکان هەیە. هاوڵاتی ئێستا مەسەلام لە بواری خۆم دەتوانم ئەوە بکەم مەسەلەن بەتانیم هەیە بڕوا دەکەی ئەم بەتانیم لە سین کڕیە لە معمەل لە مەسنع کڕیتم ینی گوتی تێت و لە ئەسکیمۆ دەژی لە رووسیا دەژی یعنی ئەو کاڵایی لێرە سرف دەبێ و کاڵا باشەی ئەو شتە چاکەی بڕوا بکە خەڵک دەزانێ ئەستا خۆت ئەگەر بچی چاکەت و پانتۆلێک بکڕی نازانی ئەسلی و عادیەکەی شیهانە یعنی هەموو کەس دەزانێ بەس لە بواری خواردەمەنی لە بواری کارەبا لە بواری ئەوە خەڵک نازانێ ئەستا کارەباییات بەڕاستی من هیچ کەسێک نایزانانی ئەو ئەسلیان عادیە بەس لە بواری دی خەڵک خۆی ینی دەتوانانی ئەو شتەی هەرزان بکڕی یان گران بکڕی. زۆر سپاس. حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پرۆژەیەکی ڕاگەیان کە لە مەودووە ئێمە سەرچاوی داهاتمان هەمە جۆر دەکەین و پاڵپشتی دەکردی پیشەسازی و بازرگانی و کشت و کاڵ دەکەن ینی بەم شێوەیە بێت حکوومەت نایەوێت ئەو هەنگاوە بهاوێژێ؟ ئێوە چەند جارێک بۆ خۆت باسە کرد نووسراومان ئاراستە کردوون کە چارەسەری بۆ نمونە کێشەی کارەبا بکەن. ئێمە وەکو پێم وتی ئێمە هەنگاوەکانمان بربەستی بۆ دروست بووە بەحقیقەت لەلایەن چێوە؟ لەلایەن ئەوەی کە ئەزمەی ئەم ئەزمە قەیرانە داراییکە هەیە چێ قەیرانە داراییەکە لەکوێ ئێمە یەکێ لەو برادرانە کەوتی خەدەمات نییە ئێمە دامان نابوو کە چوار ناوچەی پیشەسازی دروستکەین و موافقەمان لە بەرنامەی ساڵی 2010 داخل کراوە و موافقەی وەزارەتی پلاندانانیشمان وەرگردووە هەر ناوچەیەک بڕی 45 ملیار دیناری بۆ دابین کرابوو لە هەموو پارێزگایەک بە گەرمیانیشەوە 3,000 دۆنم زەوی بۆ تەرخان کراوە ینی هەنگاوەکانمان وەرگردنی زەویەکە زۆرێکمان تەواو کردبوو یەکەم قۆناغی 1000 دۆنمی خەدەماتی تا دروستکەین. باشە 1000 دۆنم خەدەمات چی حکوومەت دروستیکە لە ئاو ئاوەڕۆ لە کاکسوار سەرجەم ئێوە باسیەوەتان کرد کە ناوچەی پیشەسازی دروست بکەن بەڵام ئەو کارتانێکە وەکو بڵێن هۆتان بڵێن کارگەکانی وەکو کارگەی ڕسن و چنین کارگەی جگەرە ئاوی تەماتەتان داکەتی تا بەڵام ئەوانش هەر ئێستا بوونی نەما ئەوە ئێمە کەوتمان سیاسەتی ئابووری گۆڕاوە ینی پێ حکوومەت ئیتر کارگەی نەبێتانەکەتی تایبەت نا ئێمە هەندێکی بە ئیجار درراوە هەندێکی ئێستا بەرنامەی ئەومانەیە هەمووی بفرۆشین ینی ئەو شانزە کارگەیی کە ماوە لەلایەن حکوومەتی هەرێم هەمووی بفرۆشێت چونکە ئەوە لەگەڵ سیاسەتی ئابووری بازاڕی ئازادە ناگونجێت. دوای ئەمە هەنگاوێکی باشە کە ئێوە کارەکانی خۆتان دەنا کارتی تایبەت چونکە ئەو کارگانە بەرهەمیان خەدەمات بۆ خزمەت گوزاری بۆ کەرتی تایبەت سیاسەتی ئابوووریەکە وایە بەڕێزم سیاسەتی ئابوووریەکە ئەوەیە کە هەموو چالاکیەکان بدرێ بە کەرتی تایبەت ئەگەر بڕیار درا مەسەرەن کەرتی مختلط هەیە کە سیاسەتی کەرتی تێکەڵاو پێوەترێ قتال مختلط ئەوە بۆ پرۆژەی استراتیژی گەورە ئەتوانێ مەکە شەریکەیەکی ئۆتۆمبیل دامەزرێت بە شەریکی لەگەڵ کەرتی حکوومەت و کەرتی تایبەت پێوترێ قتاعی مختلط کەرتی تێکەڵاو دروست بکرێت. بەڵام ئێمە مەسەرەن هەنگاوەکان کە ئەو بەڕێزانە وتیان ئەوە یەکەم ئەو ناوچە پیشەسازیانە بوو کە ڕێگری لێکرا ئێمە موافقەی مانوەرگر لە ئەنجومەنی وەزیران حەزەکەم ئەو خاڵانە بە جوانی بڵێن چونکە ئێمە بەبێ پلان نەبووین بە حەقیقەت 30 ملیار دینارمان وەرگرت بۆ قەرزی پیشەسازی لە ساڵی 2013ەوە چوە بواری جێبەجێکردن هەر ئەو ساڵە بوو قەیرانی دارایی بە دوایە هات ئیتر نەماتوانی ئەنجامەکەی چی بوو؟ ئەنجامەکەی چی بوو؟ قەرزماندایە کەرتی پیشەسازی کە قەرزمانەدایە بە ماوەی 5 ساڵی گەڕانەوە بەبێ سوود یعنی ئەو هەنگاوانەمان نردووە بەڵام پارەکە نەگەڕاوەتەوە بەڵام پارەکە ناگەڕێتەوە لەبەرەوە قەیرانی داراییە پارەکە ئەوەی کە خەڵک لایەتی بە ئیگەڕێنێتەوە بەس نسبەیەکی کەم بوو 1 ساڵ بوو ئەوایە چەند ساڵێک وایە دوایی بۆ خۆی هینێکرد دەوەرانێ کرد. باش دەبێت باسی بەرهەمی ناوخۆی بکەم بە تایبەتی کارگە ناوخۆیەکان ینی خەڵک زۆر گلەی لەوە دەکا کارگە ناوخۆیەکان هەم کواڵیتیان لاوازە بەو جۆرە نییە و هەمیش نرخیان گرانە یەکەم شت ئەگەر بێت و بەرهەمی دەرەوەژ نێت خۆمەش ناگەڕێتەوە بۆ ئەگەر مەسەرەن مەقسەدی مەوەیە کە دەرێن تورکیا دامیمە بکرێت لە ڕووی گومرجیەوە مانای ئەوە نییە کاڵەکانی مەگرانبی بە پێچوانەوە لە هەرێمی کوردستان کارگەی زۆر هەنا هەمووی منافەسی یەکدیش دەکا هەمووی منافسی یەکدینە
دەتوانانی بە کەمترین نرخ بفرۆشێ لە بۆ مەسەلەی کوالەتی کاکە مەسەلەی ئێستا ئەمە دەتوانرێ باشین کوالەتی دروستکە هەرزانترین کوالەتیش دروستکە هەردوو دەکرێت بەڵام خواستەکە چی دەوێت بەڵێ بەڵێ نانە هەردووچی دەکرێت هەردووچی دەکرێت بەڵام کامەت دەوێت ئەو ڕۆ خەڵکیمە ئەو برادرش کە باسی لە شتی چینی کرد شتی چینی شتی هەیە لە بە ئەوروپای دەنێری ئەم بەخۆم لەگە چینەکان ساڵێکی زۆر دوور و درێژەوێ بووم شتیشێ لە بۆ ئێرە دەنێری ئەوی ئێرە ملەتی ئێرە چێ داوای ملت خەڵکەکە ئێوە بازرگان کاکە جێرە برای خۆت بگرە بە ئەمە بازرگانی تاوانبار نەکەین بازرگان گوێ لە داواکاری بازاری دەگری بازار چێ دەیکڕی خەڵکەکە دەیکڕی خەڵکەکە ئەوەی هەیە بە $2 دەڕێ ئەوە بە $9 دەرە $9 بۆدان ناڵێ بە دوشتی کاڵای باش بۆ ڕکابەری ئەو کەم کەس هەیە بگەڕێ بە دوای کاڵای باشدا هەر بە دوای نرخیدا دەگەڕێ بازار ئەوڕۆ وای لاتوە یان دەبینی دوکاندارەیە شتێکی بە هەرزان دەکری بە گران دەفرۆشی ئەوە شۆکار بەڵام لە هەمان کاتدا بازرگان ئەگە بیاوێت لە $100 قازان بکە ئەو دەوێت $50 قازان بکە لە $100 بەڵێ قازان ئەوە نەماوە کاتی خۆی ئێستا نەماوە کاتی خۆی ئەوشتانە زۆر ئێستا نەماوە لەبەر ئەوەی خەڵک هەموو بوتە بازرگان زۆر دەڕواتە چین و هەموو وڵاتان و هەرزانە ینی هەمووی باوەڕ بکەشتێ بە سعری چین و لەگە نەخلەکەی دەیفرۆشی ئەوە نەماوە وەکو جاران کەم زۆر بەڕێژەی کەم ماوە ئەگە بتوانانی ئەگەر بەس دەرفەتەبی چەند شتی دیم مابوو لە بۆ ینی وەکو ئاسانکاری دوو هەموو کارگەک لە هەرێمی کوردستاندا بە دوو یاسایە یانی یاسایەکی لە ڕێی وەزارەتی بازرگانی پیشەسازیە ئەوی دیوە بەرهێنانە وەبەرهێنان بەخشینی گومرجی هەیە هیچ شتێک پێویست ناکە هەر موادەشی ئەوەلی لە دەرەوە داخلی هەرێمی کوردستانکە پێویستی بە گومرگ نییە بەڵام یەک کێشەی هەیە زۆر تاخیر دەبی یعنی ئەتوو داواکاریەکی بەخشینی گومرجی دەکەی لە وەبەرهێناندا ئەتیمانە 2 مانگ 3 مانجی بخیانێتە داواکاریەکە تاو دەبی لە ڕێی کەناڵەکەتانە داوا دەکەم ئەگەر ئەو ئاسانکاریە بکرێ ڕاستەوخۆ بە شێوازەکی دی بکرێ ینی ئەوە دەی نەوێ ئەمن داوە لە مدیریەتی وەبەرهێنانی پارێزگایەکی بکەم پارێزگا بینێریتە دەستە بینێریتە گومرگ بینێریتە لە هیچ وڵاتەشی ئەوە نییە دەتوان پرسیانی ئێوە ڕازین کە حکوومەت باتشان بە شێوەیەکی ڕێک و پێک لەسەردا ئێستا ناتوانین مادی ئەوەیە نادەین پارەی نادەین بەخشراوی بەڵام شێوازی داواکردنەکەی زۆری دەخایانی 3 مانگ 4 مانگ جارێ لە بیرمان چتۆ ئەوجا موافقت تەواومان کرد زۆری دەوێت کاک نەوشەبان ئێوە دەتوان کواڵیتێکی بەرز بە نرخێکی هەرزان ینی قازانجی خۆشتانی تێدا هەبێ ئێمە نەناو بازار بڵای بکەن ئێمە وەکو کارگەی ئالین گروپی کارەکانی ئالین ئێمە بەرهەم بۆ ئەوروپانێری بەرهەممان لە ئەوروپا هەیە کوالیتەکەمان ئەوەندە بەرزە کە ئەوروپا قوبولیکات تەواو ئیتر کێشەتان چێ لەو حاڵەتیانی ئێمە چێژوایە کە بەرهەمی دەرەچی یاخود بەرانی دیسان بەرهەمی دەرەچین عین لە تورکیا دێ خراپترین کوالیتی دێ ئەو مادەین کە لە تورکیا دروست دەکرێت خصوصا بەس بۆ کوردستان دروست دەکرێت بۆ عێراق دروست دەکرێت بڕۆی هیچ ماوادێکی ئەوەی کە لە کوردستانی بینی ئەو مارکێ لەوێ نابێت ئێرە کواڵیتی کۆنتترۆلی هەیە ینی ئەمانە هەمووی تر نازانین بە شێوازێک داخەڵە بێ دێتن بە خراپترین کوالیت دێ لێرە ئێمە ئێستا حالی بۆ هاوڵاتی پەنا بۆ بەرهەمی دەرەشی دەبا لەو حاڵەتە ئێمە کاکێ من ئێمە بۆ نمونا من لە سوپەرمارکێتێک ینی ئاوی تەماتەی ناوخۆی هەرمی کوردستانم بینیم و وای دەرێشم بینی خەڵک زیاتر هەنای بۆ دەرەچەکە دەبێت ینی هۆکاری چییە بۆ شەر بڕوای بە بەرهەمی ناوخۆین بز دەبێت ئەو بێسیقەیە هەیە بەڵام ئێستا ئەو بێسیقەیە گەڕاوەتەوە خەڵکی شارەزا بوو کە بزانین بەرهەمی ناوخۆی لەوەی بەرهەمی ناوخۆی هەمووی باش نەبێت چونکە زۆربەی کارەکان هەیە منافەسەی سعرەکەن خۆی منافەسە نابێت لەسەر سعر بێ منافەسە پەیوەندیتان هەیە لەگەڵ کارگەکانی دیکە بۆ نمونە دانانی نرخ یاخود خستنە بازار پەیوەندیتان نانی بەڵام بەداخەوە منافەسەی ئێرە کارگەکان ئەگەر ئێوە بتانێ ئەو چێشانە چارەسەر بکرێ ئاینای پەیوەندیتان هەبێ کۆدەنگ بن یەک دەنگ من قسەکەی جەنابەت تەواوە بەڵام گەورەترین یعنی مەسەن ئەو کێشانە لە ڕووی کوالیتی وەگە باز بکەین لێرە زۆر مشکلێ یعنی منافەسە لەسەر سعرە خۆی دەبێت منافەسە لە پێشبڕکەی لەسەر کوالیتی بێ کوالیتەکەی دەبێت باشکەی ئەمجا سعرەکەت بات و قانزاز کەم بکەیت قانزازێک کەم کوالیتیی باش ئەوە دەکەن ئەوە سیستەمی ئێمە ئالین ئەوەیە کوالیتیی زۆر بەرز با نەبێتە ڕکلام بەڵێ ئێوە ئەو کارە دەکەن بەڵێ ئەوە ئاکەین مەبەستی ئێمە پارە نییە قانزاز دەکەین قانزازی زۆر کەم مەبەستی ئێمە کوالیتیە باشە پێت وایە ینی کارگەکانی دیکەش بەو شێوەیە بیر دەکەنەوە کە زیاتر هەوڵ بۆ نرخ نەدەن تەنها بۆ کواڵەتی بێ بەخوای نرخ تەمان تۆ وەکو خاوەن کارگەیەک
ئەم خاوەن کارگەر نیم بەڕاستی خاوەن کۆمپانیای گواستنەوە پێت وایە وەکو بازرگانێک ئەمەد بینیوە لە ناو کارگەکان بەخۆی منافەسە هەر دەبێت لە ناو هەموو ئیش و بازار ئازادە واقع لە هەموو دنیای بازار هەر ئازاد بووە بەس ئەو کاڵانەی کە لە دەرەوە دێت لە ڕنگ نییە خراپی کاڵای باشمان دێتە ناو بازار بەس بە حکمی وی بازار ئازادە ئەتو ناتوانانی تازیران ئیزبارکەی ئیلا کاڵی باش ناتوانانی ئیلا برەی کاڵای خراپیش ناتوانانی بازارەکە ئازادە هەیە بە هەرزان دەیکڕی هەیە بە گرانیش دەیکڕی بەس خەڵکەکەی مەوا لێ ڕاهاتەوە ڕاستی دەستا هەر بابەتێک هەر شتێک دەکڕی دەڵێ هەرزانترین نرخ کەمترین ینی تەماشای کوالێتەکەی ناکە نازانی باش ئەگەر وابێ ئێوە ئەگەر خەڵک گوتی بەرهەمێکی هەرزان دەوێت بێ ئەو چەند شتێکی خراپ بێنن بۆ نان ئەو منافەسەی بازار وە لێ دەکات هەرزان هەیە کاڵی هەرزان هەیە ئەو من تێبینیم کردەوە ڕاستی ئەو ئەشیا و کارانی کە دێتە هەرێمی کوردستان لە سینەوە کە دێ لە سین ئەوشتانە نییە ڕاستی شتی باشەیە ینی ئەو ماوەدانی لە ئەوروپا ئەلکترۆنیەکانی ئەوروپا هەمووی لە سین دروست دەکرێت بۆ ئێمە بەس خراپ بدێ بازار ئازادەکە و تازرەکەی خۆمان و بەڵئەخس خەڵکەکەەوەی لێ کردەوە واقع خەڵک خۆی گلەی دەکات خەڵکەکە داوا دەکا و گلەیش دەکا داوا دەکا شتی هەرزان دوایش گلەی دەکا ئەڵێ شتی هەرزان نەیوتێ شتی خراپ طبعاان ئەتو کە کارزانت کرد لە کوالێتەکەیدا دەبەزی ینی سەری خۆی سابتە کە تو دەستکاری سعرت کرد ئەکید لە کوالێتەکەیدا دەبەزی ئەنی مەعقدمان زۆرە لەگە شەریکاتەکان لە هەموو بوارەکانی کارەبایی گڵۆپات و لە هەموو نەوەچی مشتریەکان دێنە لای ما مەسەرەن مەعمەلەکە و پێی دەڵێ کاکە ئەوە سعری سابتی خۆیتی کە دەڵێ تۆ زیاتر بۆم بشێنە بۆ دەشێنی کێشە نییە کەم دەکاتەوە بۆت بەس لە کوالێتەکەش بۆت کەم دەکاتەوە باش ئێمە پامنێرمان لە یەکێک لە سوپەرمارکێتەکانی هەولێرە لەوێ چاودێری دۆخی و بازاڕە دەکات زین چۆن خەڵک جیاوازی لە نێوان کاڵای ناوخۆی و بەرهەمی ناوخۆی ڕوا دەرەشی دەکات دیاری ئەم کاتت باش بارودۆخ چۆنە لەم بازارە کە هەم بەرهەمی ناوخۆی تێدا و هەمیش بەرهەمی دەرەشی تێدا خەڵک چۆن باسی کاڵەکان دەکات بەگشتی بەڵێ هێمن ئەم کاتت باش ئێمە ئێستا لە یەکێک لە مارکێتەکانی شاری هەولێرین کە ژمارێکی زۆر هاوڵاتیان سەردانی ئەم شوێنە دەکەن و ئەگەر هاوڵاتێک بێتە سەردانی مارکێتێکی لەم شێوەیە دەتوانێت هەموو پێداویستەکانی خۆی دابین کات بەڵام هێمن ئەوەی نابینرێت لەم مارکێتەدا بەرهەمی خۆمانەیە بەرهەمی خۆماڵە ئەگەر ئەوەیشی دیاری بکرێت بە پەنجەی دەست لە پەنجەی دەست تێپەڕ ناکەیانی زۆربەی کاڵاکان ئێرانی تورکی هندی ئیماراتی سعودین من ئێستا بەڕێوبەری یەکێک لەم مارکێتانم لەگەڵایە پرسیاری ئەوەی لێ بکەم زانم گرێبەست هەیە لە کۆمپانیا ناوخۆیانە هەن بەرهەمی ناوخۆین چین کاکبژار ئەگەر بەڕێستان بێنە ئێرە ئەم کاتت باش بەرهەمی ناوخۆی چی هەیە لە مارکێتەکەی ئێوەیە بەنسبەت بەرهەمی ناوخۆی زۆر کەمە ئەوەندە نییە بەجێرەی بە نسبەتی لە سەتی سەتایەک دووە چەند مەعمەلێکی زایی هەیە کە لە هەولێر هەندێک ماستی خۆمانە هەیە ئەویش ئەوەندە زۆر نییە کە بتانین سەیتەڕێ سەر ئێرە بکاتن لە قوتونان کەمە مەسەرەن زۆر بەرهەمەیە خۆمانە وەکو هەنگوین دەستە دەرێت لە قوتی دەدنرێ ئەو کاتە دێتەوە ناو هەرێمی کوردستان چکە لێرە تاریخی نییە زۆر شتەیە لێرە پەنیری خۆمانە هەیە ناتان بیفرۆشین لەبەر کێشەی تاریخ و ئەو شتانە هەیە معمەلی خۆمانە نییە لە ئەکسەری ئەمە احتیمال دەکەینە سەر بەرهەمی تورکی هاوردەکراو زیاتر کاکبژار ئێوە ڕۆژانە مەسەلەن کۆمپانیەکانی سەردانی مارکێتاکەن هیچ کۆمپانیای ناوخۆی بێت مەسەلەن کاڵای ناوخۆی هەبێت لە هەرێمی کوردستان هەبێت ئەو کۆمپانیایە چەند کۆمپانیایەکێ مەحدودم لە پەنجەی دەستی تێ ناپەڕێ بەرهەمی خۆمانە هەیە ئەویش هەر لە هەمان کات شتەکان لە دەرەوە دەینی لە خۆمانە نییە مەسەلەن پەنیرمان هەیە پەنیر شیرەکەی لە دەرێ لێرە دەکرێتێ یان لە دەرەوە دێتەوە لێرە دەنووسێت لە عێراق دروستکرا بەس سەرچاوەکەی لە دەرەوە هاتووە ناوخۆی نیە بەرهەمی خۆمانە نییە وەکو خۆمانە مەسەن تۆ بەرهەمی ناوخۆی هەیە مەسەن پێداویستی ناوخۆی ئەم مارکێتی ئێوە بکاتەوە هەمانە لە کۆمپانیەکان نیتمان بەداخەوە ئەگەر هەبیتن لۆمە زۆر چاکترە پارەکە لە ناو وڵاتی خۆمان دەبێت دیاری ئەو پرسیارە لە میوانەکەت بکە ئایا فرۆشتنی کاڵای ناوخۆی لەسەر خواستی خەڵکە یاخود سوپەرمارکێتەکان خۆیان بەرهەمی دەرەشی دێنن یاخود کڕینی بەرهەمی ناوخۆی دەگەرێتەوە سەر خواستی خەڵک یاخود ئەو سوپەرمارکێتانە
بەڵێ برادرانم لە کۆنتترۆل پرسیاری ئەوە دەکەن مەسەن ئایا ئەو بەرهەمانە و خۆیانە مەسەن دەکەوێتە سەر ئەوەی کڕینی خەڵک یاخود حەسەب مارکێتەکانە یاخود مارکێتەکان خۆیان نایەنەوێت مارکێتی بەرهەمی ناوخۆی بکڕن ئەمە هۆ هەیە مەسلەی لە مارکێتەکان نییە خەرکە داواکاری چییە خۆمانە لێرە زۆر شت هەیە تەسیر دەکات لە بابەتی قوتونان ئەو کارگانە نییە لێرە لە قوتوب بنێ بەو شێوەیە مەسەن زۆر کاتەیە کارگە هەیە لێرە کرایتەوە لە بۆی دەرنانی یەک لە سەبەب کارەبا گرانە دوو لە سەبەب ئیدل عامیلە گرانە کرێکار بەڵێ دیاری وڵاتیمە هاوکاری نییە ئەو کێشانە هەیە کە بەڵێ دیاری شێخا سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لە یەکێک لە سوپەرمارکێتەکان شێوازێکی جوان و پاک و خاوێن بیتن دەڕوا بەڵام لێرە کولفەی لە زیاتر لەسەر ڕادەوەستیتر دەست خۆش بۆ کاکبژار بەڵێ هێ من ئەوەی بینیت ئەوە یەکێک لە بەڕێوەبەرەکانی ئەم مارکێتە بوو کە باز لەوە دەکات مەسەلەن بەرهەمی ناوخۆی زۆر کەمە هەشە بەڵام دێن مەسەلەن بابەتێکی کەرەستەین بەس لێرە لە قوتونانی دەن یعنی شتێک نییە لە بەرهەمی ناوخۆیەکاندا هەبێت بەڵێ زۆر سپاس باسی ئەوە کرا ینی خواز لەسەر بەرهەمی ناوخۆیی لاوازە ینی باسی ئەوەشی کرد هەتا کواڵێتیەکە یاخود شێوازی دروستکردن و لە قوتونان ئەمانەش کێشەیە ینی بۆ گرنگی نەدراوە بە کواڵێتی گرنگی دەدرێ بەس دەبێ حکوومەت پاڵپش بی ئەتوو چەند ئێوە کارگەن بۆ سەرکەوتوی کارگەکەتان ناتانەوێت کە کارگەیەکی باش بێ و بەرهەمەکەتان لە ناو بازاردا دەنگدانەوەی زۆری هەبێ بۆ ئیسمەنی لە دەرەوەش داوای لەسەر بێ ئەمە چ پەیوەندیشی بە حکوومەت هەیە ئێمە بەرهەمی خۆمان باشە بەس دەبێ حکوومەت پشتگیریمان بکە پارێزگاری لە چی بەس پارێزگاری لە بەرهەمەکە بکە من ئێستا و برادر ئێوە دەست پێشخەر بوونە بۆ نمونە لە قوتێکی جوان کواڵێتی ئەوانە مەسەلەی قوتو هەریەکە و لە بوارەکە مەسەلەنیشەکە مەسەلەن من لە بواری لە هەموو دنیا خەڵک ڕەچاوی قوتووە بۆ نمە قوتوێک دەکات کە چۆن ڕازاوەتەوە کە چۆن دروست کراوە اینجا ناوەڕۆکەکەی بەڵام ئێوە کارەتان کردووە ئێمە لە بواری پیشەسازی ئمە لە بواری پیشەسازی ڕستنوچنینەوە کارەکەی مە کارگەی داوی پۆلستەرمانەیە کە یەکەم کارگەیە لەسەر ئاستی شەرق لەوسەد برێن لە عێراقی لەو کارگە بوونی نیە بەس ئێمە ئەو بەرهەمە دروست دەکەن ئێمە ئیسابی دەرەوەمان کردووە یعنی بای عێراقی ئێمە ڕۆژانە 20 تن ئینتاجمانەیە ڕۆژانە 20 تن ئێمە ئینتاج دەکەین ئەی لە ناوخۆ باشە لە ناوخۆ چۆن بازارتان بازاری زۆر باشە منافەسەی هەم منافەسەی کارگەکانی دەرەوە دەکەن ئێمە خەبیرەکانمان چینینە خەبیرەکانمان لە دەرەوە هێنا لەو حاڵەتە کێشەی ئەوە چیە بەرهەمەکانتان بە باشی پارێزگاریکردن لە کوالێت بەس پارێزگاریکردن لە بەرهەم بڕوا بکە ئێمە کارەبامان لەلایەک داناوە خەدەماتمان لەلایەک داناوە بەس دەمانێت پارێزگاری بەرهەمەکەمان بکەن چۆن پارێزگاری دەکرێت دەبێت لە سەیتەرە لە گومرگەکان پارێزگاری بکەن بەرهەمی دەرەوە نێتە ناوەوە با بێتە ناوەوە بەس پارێزگاریمان لێ بکەن مەسەلەن ئەو بەرهەمەی لێرە بای داخلی عێراقەیە بای داخلی کوردستانەیە کە من ئینتاجی دەکەم بای هەموو عێراق ئینتاجەکەم من کە لە زیادیش دەکاتن بۆ بەرهەمی دیبێ با بێ خۆ بازاری ئازادە من نارێمێ بەس نابی برێم نابی بێتن بەس دەبێت کەمێک گومرگی بەرزکەیەوە هەتا پارێزگاری لە من بکەیت چکە لێرە دەستی کار گرانە کارەبامان گرانە هەموو شتێکمان ئەنی بەرهەمی ناوخۆ ئێستا باسی لە دەکرێت کە کارگەکان بە شێوەیەکی باش بەرهەمیان هەیە و دایانەوە ڕکابەری بەرهەمە دەرەشەکان بکەن ئێوە بۆ پاراستی بەرهەمەکانیان چیتان کردو ینی ئەمە شتێکە زۆر بە ئاسانی دەکرێت پێما بێت ئەمە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵیمان ئامادە کردو بەڕێوەبەراتێکمان دروست کردو لە بەڕێوەبەراتی گەشەپێدانی پیشەسازی بە ناوی بەڕێوەبەرایەتی پاراستنی بەرهەمی خۆماڵی و ئێمە ئەزانین هەندێک بەرهەم ئەبێ بگاتە مستەوای ئەوەی ئیکتیفای ذاتی بۆمان دروست بێت یعنی بەڵام ئێمە هێشتا لە قۆناغی تەنها لە بیناسازیە لە هەندێک موادا گەیشتوونەتە ئیکتیفای ذاتی بۆ نمونە چیمەنتۆ ئێمە گەیشتوونەتە ئیکتیفای ذاتی شیش لە 160 مەسەن ئێستا تەختەی هاوڵاتیانەکە بەرهەمەکانی تریژی کە پیشەسازی خۆراکە بەڕاستی هەنگاوی باشیان ناوە و کوالیتیشان باشە و لە ژێر کۆنتترۆڵەشان ئێمە بەشی کۆنتترۆل ئەڕات ئاینە وەرەگرێت لاکسوار ئەمە کێشەی هەرە گەورەی کارگەکانی هەرمی کوردستان ینی پاراستنی بەرهەمی ناوخۆیی ناکرێ و زیاتر لە ڕێی وڵاتەکانەوە بەرهەم دێتە ناو بازاڕەکانی هەرمی کوردستان ینی ئێوە دەبێ هەوڵێکی زۆر جدی بدرێ ینی بە زووترین کات ئەو کێشەیە یاخود ئەو یاسایە بۆ ڕاتە جبواری جێبەجێ بەس تەصدیق نەکراوە کە تا ئێمە ببینە بواری پێوانە یاسایە
ئێمە من بە یاسا ئەبێ کار بکەم و فەرمان دەربکەم کە یاسا هەبوو پاراستنی خۆماڵی ئەڵێم ئەو فلانە موادمان گەیشتۆتە ئیکتفای زیاتی ئەبێ منافەسێش بکە تکایە نووسراوەکەم بۆ گومرکەکان ئەڵێم پێویستە ئەو مادەی هاتە ژوورەوە نسبەیەکی پارەی زیاد دەخرێتە سەری خۆیان باشە زانن بەسەتا ئێستا نەکراوە لە هەندێک لە وەزارەتەکانی تر کراوە بەڵام ئەبێ ئەو دەسەڵاتەمانە پێ بدرێت کە فەرمان دەرکەین کەوا ئەو نسبەیە بخرێتە سەری بۆ ئەوەی سەری ئەم بەرهەمینە خۆماڵیمانە بەرامبەر ئەو بەرهەمە دەرەکێ نەشکێت ببوورە بەس هەتا ئەو قرارە جێبەجێ دەبێت نیوەی کارگەکان دادەخرێن هەتا ئەو بڕیارە جێبەجێ دەبێت نیوەی کارەکان ئەخەرەوە یاسا دەبێت تۆ کامەت لا گرنگترە یاسا یا خۆت ئەو بەرهەمانەی کە ئێستا لە ناوخۆی بەرەو نەمان دەچن بەناو ئامینێنێ کامەت پێ باش بە حقیقت من مەسەرەن لەم برادرە پرسیارەکەم کە ئێستا ینی بە ڕستنوینەیە مەسەرەن ڕێژەی ئەوەی کە ئینتاجەکات ئایا گەیشتۆتە ئەوەی کە ئیکتفای زیاتی بکە ئەوە یەک دوو تا ئێستا چەند جا سەردانی ئەمەی کردو داوای کردووە کەوا مەسەرەن بڵێ بەرهەمەکە منافەسەکەی ئاوایە کێشەکەم ئەلەوایە نەیشاتون لە دوورەوە هەموو پێشنەتان دەزانی کە ئەمە هەیە ئەم کێش ئێمە ئەزانین بۆچی یاساکەمان نردووە لەبەرەوەی ئەزانین بەڵام جوڵەی ئەمانیش کەمە بۆ لای ئێمە ینی ئەوە بێ کێشەکان حەزکا بۆمان ئێمە دەزانین بڕیارەکە نییە قانونەکە نییە بۆیە سەردانمان نەکردونە ینی بڕیارەکە نییە قانون هەوڵی خۆتان ئێمە دەزانین ئێمە لە نزیکەوە ئاگادارین ئەو بڕیارە نییە تەنها ڕێگەیەکەیە ئەویش ئەوەیە مەسەلەن حکوومەتی یاریێن بڕیار بدا بە ڕێنماییەک کار بکات تاوەکو یاساکە دەرەچێت زۆ سپاس کاتمان تەواو بوو هەرچەندە دەبواە زیاتر درێژە بۆ بەرنەمە بەڵام کاتمان تەواو بوو هاوڕیانم بە کۆنتترۆل ئاماژە بۆ دەکەن کە کات تەواو بووە زۆر سپاس بۆ هاتنتان بۆ ستۆدیۆ و قسە و باز لەسەر بابەتەکان کاتمان تەواو بۆ زۆر داوای بەخشین دەکەین دیارە کێشەی کارەبا گومەرێک باج ئەمە کێشەی هەرە سەرچی کارگەکانە یاخود کەرتی پیشەسازیە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بیاوێ سەرچاوەکانی داهاتی خۆی جیاواز بکات و یاخود سوود لەو سەرچاوانە وەربگرێ دەبێت سەرەتا ڕەچاوی یاساکە بکات و وەدەستکاری و گۆڕانکاری لە یاسای پیشەسازیدا بکات کاتێک خۆش بە هونداکتەم سپاس بۆ ئێوەش.